Era Radio Dengi Gala. بیسەرانی هێژار لە هەر کوێیەکن سڵاوتان لێبێت. بیسەرانی هێژار لە هەر کوێیەکن سڵاوتان لێبێت. ئەمڕۆ دووشەممە 15 تەموزی 2024 بە یارمەتی هاوکارانم لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگیگەل هەواڵەکانتان پێشکەش دەکەین. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هەپەگە ناسنامەی دووگەری لای شەهیدی ئاشکرا کرد کە لە مەتینا شەهید بوون و ڕاگەیان هاوڕێیانمان یەکبوون و ڕۆستەم ڕۆژانی 19 و 20 ئایاری 2024 بەرپەرچی هێرشەکانی دوژمنیان بۆ سەر هەرێمی مەتینادایەوە و تا کۆتا هەناسەیان بە گیانبازی شەڕیان کرد و تێکەڵ بە کاروانی شەهیدانی نەمر بوون. نیسان ئای بە ناسناوی یەکبوون شۆڕش لە ئامەد لەدایک بووە و لە 19 ئایاری 2024 لە مەتینا شەهید بووە. هەروەها سەدات ئۆزۆن بە ناسناوی ڕۆستەم هەمدەم لە مۆش لەدایک بووە و لە 20 ئایاری 2024 لە مەتینا شەهید بووە. ناوەندی چاپەمەنی و ڕاگەیاندنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە ڕایگەیان لە نێوان 3 بۆ 11 تەموزدا هێزەکانمان بە فڕۆکە مۆڵگەکانی سوپای تورکیایان لە ناوچەی شەهید دەلیلی زاگرۆز لە ڕۆژاوای زاپ کردە ئامانج و بنکەکانی تورکیایان لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامێدی دووجار بنکەکانی گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار جارێک بنکەکانی گۆڕەپانی بەرخۆدان لە سەرکەلێ 4 جار بردومان کراون. بەپێی ڕاگەیاندراوەکە ئەم ئۆپەراسیۆنانە بوونەتە هۆی کوژرانی 5 سەربازی تورکیا و برینداربوونی 8 سەربازی دیکە. ئەمە جگە لە تێکشکاندنی دووزرێ پۆشی کیربی و زیانگەاندن بە بنکەکانی تورکایە. هەروەها هەپەگە جەخت دەکاتەوە ئێمە گەریلا هێزی ئازادی کوردستان هەموو زانیاریەکان لەگەڵ دیمەنە دۆکیومنتاریەکانی ئۆپەراسیۆنە ئاسمانیەکانی یەکەی شەهید دۆغان زونار بۆ گەلی نەتەوەیی و ڕای گشتیمان بڵاو دەکەینەوە هەروەک پێشتر کردمان، بەڵام تورکیا هیچ کات زیانیەکانی خۆی ڕاناگەێنێت. ئەندامی دەستەی سەرۆکایەتی گشتی کەجەکە سۆزدار ئاویستا لە بەرنامەیەکی تایبەت لە کەناڵی ستێک تیڤی دەڵێت پەکەکان نەبێت کوردایەتی لەناو دەچێت، کۆیلایەتی و قڕکردن لە کوردستان دەست پێ دەکاتەوە. هەروەها سۆزدار ئاویستا داوای کرد هەمووان بە ڕۆحی بەرخودانی 14 تەموز بەرامبەر سیاسەت و هێرشی پاکداوکردن بوەستنەوە و سۆزدار ئاویستا لەسەر خیانەتی پەدەکە و هاوکاریکردنی دەوڵەتی داگیرکەری تورک بەم شێوەیە دەدوێت. نا باشوری کردستانی ده همه آوایی شخصی بنامالا برزانی ده خیانت که مزن تیمشانده. نا مثلا مربی همه پده که بیگمان نتیده. حتی همه مالباتا برزانیش نتیدن. هنک فرد مالباتا برزانیجی امزانی که دجیوی خیانت مزنن. اما هر سه برزانی اشته باو و کر و برازی یعنی سیاست قرکرنی صندخواری نکو ببینه انجام. جبونا ویجی وی خیانتی ایدی اشکره و به فدی پیش دادم. ایدی حیاجی نمایه فدی نمایه یعنی هاو قصد اشکره و وکری بایا پیش خینن الملکی جی بایا مالا برزانی آینه آستکه و ساکو عراقی جی کشنه نوا ویلیست که یعنی ورا هر روز چونه عراقی هفدیتن چیکرن فلانی لیست که نو پیش خستن به اخلاقی مزن پیش خستن هری داوی بریوام چند روزه اشته دانه دیار کرن نظام بیاری شوات چی بونه نظام خواستن واناش تخنه استوی تفگر آزادی یعنی اوه کو صادقن کی نها جوان جن یه وانا همی ببینن که ایدی باشور کردستان تی اهلاک کردن و تیدا دمینه ایدی یعنی دجمن وی داری داگرد که و ایدی دوی داری ده خب جیدک مثلا به کس خفت جیان نکه افشار نزانم یه دجی تفگر آزادی پکه که خبید خابین پکه که کیه
پکێک قەتل کردن یعنی ڕەوایە پکێکشتە 45 ساڵە نرخی ئازادیت پارێزە بە هەزارە شەهید دانە لیمە خۆ حەڵاندن نها سیاستەکە وسا دخوازن مەشروع بکن هەر جێکی پکێکە تنەکردن yani çuna ser PKK xwed xapînin gelê me başûr zane neş PKK benha çil carî gelê başûr niha diqirkirinê re derbas bûbû çî mala Barzanî mesela Kurdîniyê parêze em îdia dikin ta alaqilma wana Kurdîniyê re tune ye yani xwe qaş û Kurd dibîne nirxê Kurda êk û parastin e heta niha heftê û çar jara fermana re derbas bûne civaka izdiye çanda Kurdî wan parastiye zimanê Kurdî wan parastiye ahlaqê Kurdîniyê heftê û çar fermana parastin heta roja îroyîne مالا برزانی دجمناتی هری مثلا هاجی زیارت کن دمی پیجی شروع بکن برنه سر شنگال فروتن به داعش را بازار کر نهاجی داعشان یخستیه برواری بالا پکه نش پکه به و چاقه کردینی تیبتی ایروژی نشته نتوی دموکراتیکه تند به تکوشین آزادی جنی تند به کولتی دیسا تفرس کرن قرکرن تفرس کرن جبوناویشی دبی ام همی جاره کدن تیبتی جی لدورا گریلای آزادیه خطا چارده ترمه ده ببرخودانا گریلا و سکنا ایمرالی دبی ام وی اوی تکوشینه که وصا برن بکن هر کس دجی خوده ده اوی خوده دبی هر وسته که هم بری وی خیانته و وی سیاستا قرکرنی بکن لەسەر ڕاستپاردەی سەرۆک وەزیرانی عێراق بەیانی ئەمڕۆ خاسمە عەرەجی ڕاوێژکاری یاسایەکی نیشتمانی عێراق و شاندێکی باڵای ئەمنی عێراق گەیشتنە سلێمانی سەردانەکەی عەرەجی بۆ سلێمانی دوای ئەوە دێت کە هەفتەی ڕابردوو لەسەر ڕاستپاردەی سوودانی سەردانی هەولێری کردو لەسەر پرسی هێرشەکانی تورکیا بۆ ناوخاکی عێراق چەند کۆبوونەوەیەکی ئەنجامدا نزیکەی مانگێکە سوپای تورکیا هێرشەکانی بۆ سەر سنووری دۆهۆک چڵ کردوێتەوە و ڕۆژانە بردومانی سنووری زاخۆ و ئامێدی دەکات. لەلایەن ئاسایشی گشتی هەولێرەوە فەرمانی دەستگیرکردن بۆ ئەدهەم بارزانی کەسایەتی سیاسی دەڤەری بارزان دەرچووە و داواکراوە لە دوو خاڵی سنووری دەستگیر بکرێت فەرمانەکەی ئاسایشی هەولێر بۆ سەرجەم بازگە و خاڵە سنووری و فڕۆکەخانەکانی سنووری پارێزگای دۆهۆک و هەولێر نێردراوە و داواکراوە ناوبرا و دەستگیر بکرێت ئەدهەم بارزانی لە ئێستادا سەرقاڵی دروستکردنی لیستە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هاوکات ئەدهەم بارزانی و چەند کەسایەتێکی دەڤەری بارزان مۆڵەتی لیستیان لە بەغداوە وەرگرتووە و بەنیازن لیستی کاندیدەکانیان پێشکەش بکەن. بەڕێزان ڕاستەوخۆ دەچینە لای هاوکارمان ڕۆژنامەنووس ئاگیت سیروان لە هەرێمی پاراستنی مەدیاوە لەسەر دۆخی ئێستای باشووری کوردستان و مەترسی هێرشەکانی دەوڵەتی تورک و هەروەها چالاکیەکانی هێزەکانی گەریلا لە هەرێمەکانی پاراستنی میدیا دوای نزانیاریمان پێدەدات. باش پێشەوەی باسی چالاکیەکانی گشتی ینی لە 12 مانگ هەتا دوێنێ و ئەمڕۆ چالاکیەکانی گەیلاکەم پێشەوە باسی یەکینەکانی شەید دۆغانزنار کە ئەمڕۆ لە دوانێکیان بۆ ڕای گشتی بڵاوکرێتەوە و بۆ بەبیرهێنانەوەی بەرخۆدانی چواردە تیرمانگ لە زیندانی ئامەد بە دروشمی بەرخۆدان ژیانە بۆ بەبیرهێنانەوەی ئەم ڕۆژە حەودانە چالاکیان ئەنجامداوە یەکینەکانی شەید دۆغانزنار وەک لە دوانەکەش داتوە لە 3 هەتا 11 ئەم مانگە بە ئاموری هەوایی بە درۆنی هەوایی ینی حەوت چالاکی کە دوو لەم چالاکیانە لە گردی ئامەدیە لە بەرامبەر دایکەکان ئەنجامدراوە یەک لەم چالاکیە لە گردی بەهار و 4 چالاکیش لە ناوچەی سەرگەل یا گوندی سەرگەل و جێگایی کە ئەلان سوپای تورک دەیەوێت خۆی جێگیر بکات حەودانە چالاکی لەم شوێنانە ئەنجام دراون و لەم چالاکیانەی هێزەکانی گەریلادا یەکینەکانی شەید دۆغانزناردا 5 سەرباز دایکەر کوژان و 8 داگیرکەریش بریندار بوون لە هەمان کاتدا 2 ئۆتۆمبیلی زرێ پۆش ڕوخێندراون تێکشکێنراون و زەرورزیانە گەیشتووە بە سوپای تورکی داگیرکەر بەڕاستی چالاکیانی هێزەکانی گەریلا بە تایبەتی یەکینەکانی شەید دۆغانزنار و شەید ئاخین موش ئەم چالاکیانە زۆر کاریگەرن یعنی گەریلا دیارەکە لە بواری تەکنیکەوە ئیدی سەروەرێکی زۆری بەدەستێناوە ینی حاکیم بووە لەسەر ئەم بەکارهێنانی تەکنیک لە بەرامبەر سوپای تورکی داگیرکەر و بینیمان ئەزانین کە گەریلا لە بواری تاکتیکیەوە هەم لە ڕێگای
زەویەوە لە بواری خۆپاراستن و هاتوچوونکردن و جموجۆڵ و ئەمانەوە گەریلا ئیدی بووتە پسپۆر لە بەرامبەر سوپای تورکی داگیر کرد لە هەمان کاتدا چالاکیەکانی هێزەکانی گەریلا هەر لە هەفتانی و لە مەتینا و لە ڕۆژاوای زاب بەردەوامن بە تایبەتی 12 ئەم مانگە لە کانیبیێ هێزەکانی گەریلا بە تاکتیکی سوێقەست سەربازەی دایکەریان پێکاوە لە 13 ئەم مانگەدا لە ناوچەی گۆلکا یا دەوروبەری هەرێمی گۆلکا هێزەکانی گەریلا لە حەفارەیەکیان داوە و لێرە ئەم حەفارەیە ناچار بووە کە کارەکەی لەوێ بێستی یا ڕاوەستێ مەجال نەداوە کە ڕێ بۆ سەربازانی دایکەر خۆشکە لە هەمان کاتدا لە ڕۆژاوای زاپ بە تایبەت لە گردی جوودی گردی بەهار و گردی ئامێدیە هەر سێ ئەم گردانە چالاکی ئەنجام درراون هەمووشیان لە 13 و 14 مانگدا ئەنجام داون لە گردی جوودی کامێرایەکی مۆبەسە کامێرایەکی چاودێری ڕوخێندراوە لە هەمان کاتدا لە گردی بەهار هێزەکانی گەریلا بەچێکی قورس لە دایکەریان داوە و لێرەش مەوزێک سەنگەرێکی دایکەریان ڕوخاندووە لە گردی ئامێدیەش لە هەمان کاتدا ئەو دایکەرانی کە دانهەوێ خۆیان جێگیر بکەن هێزەکانی گەریلا دیسا بەچێکی قورس لەو دایکەرانیاندا و لەوێ مۆڵگە و چادرەکانیان کردوون ئامانج و لێرەش سەنگەرێکی دایکەریان ڕوخاندووە یعنی هەموو ئەم چالاکیانەی گەریلا بە تایبەتی لە گردی ئامەدیە دیسا لە چالاکەی گەریلادا کە 14 مانگە پێکاتووە دوو دایکەری سوپای تورک کوژراون لەم چالاکیەدا یعنی سوپای تورکی داگیرکەر بە تایبەتی لە گردی جوودی بە چەکی قەدەغەکراو بە تەقەمەنی هێرشی بروتە سەر هێزەکانی گەریلا و لێرە دیارەکە سوپای تورکی دایکە دەهەوێت بگا بە ئامانجێک لەوێ و لە هەمان کاتدا هێرشەکانی هەوایی سوپای تورک بۆ سەر هەموو ناوچەکانی باشووری کوردستان هەموو ڕۆژێک بەردەوا یانی هەر لە بارەکانی سەسنوورەوە بە تۆپ و تانگ و بە هاوەن و بەم شتانە هەموو ڕۆژێک ناوچەکانی پاراستنی مەدیا بۆمباردومانەکە بردومانەکە دووە بێتە هۆکاری زەروزیانێکی مادی زۆی لێکێتەوە بۆ خەڵکی ئەو ناوچانە بە تایبەتی ئەو زەوی و مڵکی ئەو خەڵکە لەوێ ئەسووتێ گوندەکان ئەسووتێن زەرەر بە خەڵکەگات بەڵام بۆ گەریلا ئەم هێرشانە هیچ واتایەکیان نەماوە چونکە گەریلا ئیدی بەم هێرشانە هیچ زەرروزیانێکی پێناکەوێت و ئەتوانێت خۆی پارێزێت یعنی ئەو زانێرانی کە هەن لە هەرێمەکانی پاراستنی مەدیاوە بەم شێوەن لە سەرچالەکانی گەریلا بەس مەسەلەی کە باس بکەین ئەوەیە یعنی سوپای تورکی داگیرکەر ئەو شوێنانی کە گەریلاتیان بە تایبەت لە هەرێمی مەتینا یانی لەم ڕۆژانی دواییدا زۆر دیمەن و بەڵگەی ئەوەی بڵاو کردوتەوە کە هێزەکانی گەریلا گوندەکانە سووتێنن هێزەکانی گەریلا بنە هۆکار کە خەڵک لەو ناوچانە دەربەدەر بن نەتوانن بێنە ماڵەکانیان یانی ئەو شتانی کە سوپای تورک بۆ خۆی ئەیکات لە مەدیاکانیدا ئیخاتە سەر گەریلا و ئەڵێکە گەریلا بۆ تەوەکاری ئەمانە یانی ئێمە ئازانین مەدیاکانی سەر بە تورکیا مەدیای شەڕی تایبەت زۆر هەموو شتێکیان دوورە لە ڕاستی و هیچ کاتێک شتێک بە ڕاستی نیشان نادەن هەمیشە بە پێچەوانەوە واسیەکەن یانی ئەم بابەتانە زۆر ئەبێ وشیار بنەبێ ئاگامان لێبێ کە بڕوا بەم دروایانە نەکەین لە هەمان کاتدا لە هەرێمی سەرگەلێ یانی ئەو جێگایی کە لە گوندەکانی گوهەرزێ و لەم دەوروبەری گردی ئامێدیە و ینی خوارگردی ئامەدە و دێرە لە کوشێڵاتزە دیسانەوە جمجۆڵەکانی سوپای تورک بەردەوامن یانی ئابین هێزەکانی گەریلا کەی فرسەتێکیان بۆ دروزەبێ کەی هەلێکیان بۆ ئەڕەخسێ یەکسەر چالاکی لەسەر دایکەران ئەنجام بدەن بەڵام پارتی دموکراتی کوردستان لە هاوکاریەکانی بەردەوامە یانی ئیدی ئەو جێگانە وای لێ هاتووە کە ڕسمی بوون بە خاکی تورکیا سوپای تورک بەڕسمی خۆی لەم جێگانە بە جێگیر کردووە و هەتا ئیدی لەسەر هەندێک تابلوی داناوە هەندێک شتی بڵاو کردەوە کە ئەمە ئیدی سنووری تورکیایە و ئیدی خاکی باشووری کوردستان نیە یانی خاکی کوردستان نییە یانی ئەمە ئامانجی سوپای تورکی دایکەر بوو ئامانجی دەوڵەتی تورکیا بوو و ئامانجی پارتی دموکراتی کوردستانیش بوو یانی زۆر جار ئەڵێن باسیەوەکان ئەڵێن پەکەکە ڕەوانیە لە باشووری کوردستان هیچ خەباتێکی ڕەوای لە باشووری کوردستان نییە دیارە کە بنەماڵی بارزانی هەموو دایکە بۆ هەموو دایکەرێک ڕەوایە
کە بێن خاکی باشووری کوردستان داگیر بکەن بەس بۆ حیزبێکی کوردی دیار نییە ڕەوان نییە کە بێت لێرە بۆ خاکەکەی بۆ گەلەکەی بۆ نیشتیمانەکەی خەبات و تێکۆشان بکات بەڕاستی زۆر بارودۆخێکی زۆر ینی ئینسان ناڕەحەت دەکات ئینسان بەڕاستی لە دڵەوە پێی دێشێ چونکە بنەماڵی بارزانی وای لە هەرێمی بادینان کردوەکەیدی ناتوانانی پێی بڵێ کوردستان ناتوانانی باس لەوەکە باس لە کوردایەتی بکەیت کێ باسیژەکات سەرکوتیەکە کێ باسێکە ئەیگرێ ئەیڕفێنێ ینی خەڵکی ئەو ناوچانە بەڕاستی لە بەرامبەر ئەم وەزعە ناڕەزاتی خۆیان نیشانە دەن بەس هەتا ئاستێک دەتوانن دەنگیان دەربڕن چونکە پارتی دموکراتی کوردستان سەرکوتیانەکە پارتی دموکراتی کوردستان نایەڵێ و خەڵکی باشووری کوردستان بەڕاستیە بێ ئەمە باش بزانێ خەڵکی کورد بەتەواتی ئەبێ ئەمە باش بزانێ چاو لە تەواوی مێژووکەن هیچ هێزێکی کوردی بەو ئەندازەیە لە بەرامبەر هیچ داگیرکەرێک شەڕی نەکردووە بەو ئەندازەیە کە گەریلا و کەپەکەکە شەڕی کردووە هیچ هێزێک بەو ئەندازەیە خۆڕاگرین نیشان نەداوە لە بەرامبەر ئەم هەموو هێرشە بەرفراوانە ینی هێرشێک کەکرێت سەر هێزەکانی گەریلا نەکراوە سەر هیچ هێزەی کوردی وە لە دنیادا شەڕێکی بەم شێوەیە زوو ڕۆی نەداوە کورد خاوەن هێزێکی بەم شێوەیە کورد خاوەن هێزێکە کە هیچی ناوێ نە مەعاشێک نە پوڵێک نە پارەیەک نە داواکاریەک تەنیا داواکاری پشتگیریە پشتیوانیە خاوەن هێزێکی بەم شێوەیە کورد بەس دیسان نازانم خەڵکی کورد چیەوێت خەڵکی کورد بۆ دەنگی دەرنابڕێت بۆ پشتیوانی ناکات ئەوهی ئەمڕۆ پشتیوانی بەڕێزەکان بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن بمێنن لە خۆشیدا